يا محمد من يحيي العظام وهي رميم أبيم لك أم يسكر رزي وجارك كزين وكاتوا كه بتواني أم يسكر أور رزي وبكاتوا أم زين وكاتوا في لكافريك صدمي بيغمبر صلى الله عليه وسلم شو يسقاني كي رزي لا غورستانك هنا زود ببي أدبانه وبيشرمانه أفريا بو بيغمبر صلى الله عليه وسلم يا محمد زود بأسلوبك ناشدين دایک و باوکم بە قوربانی ڕسوڵ الله صلی الله علیه و سلم بەئەدەبێک و بینێک و دانیشتبوو لە لای حەرەمی مەکە یا محەممەد من یحیی العظام وهی رمیم پێم بڵێ کێ ئەم ئێسکە ڕزیوە جارێکی کە زین وەکاتەوە کێ هەیە بتوانێت ئەم ئێسکە ئاوە ڕزیوە پوکاتەوە ئەمە زین وکاتەوە پێشەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جواب باتەوە خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاەتی نات دەخوارەوە پێی فەرموو چی قل يحييها الذي أنشأها أول مرة وهو بكل خلق عليم محمد بيان بلي أوي كم جار دروسي كر أوي كم جار توي لو قرى مردوها لو خولا مردوها كربان بشرا كقسعكي كبيركي توا كهوش هيا لو مردوها توي كربان زيندوها جاركي كش كتوي مران هر أو زينو دكاتو داماو باش جاري كم تواني تو دروسكا بولا تواني جاري تو دوم تو دروسكاتو آخر یەکێ بتوانێت یەکەم جار دروست بکات بۆ ناتوانێت جاری دووەم دروست بکاتەوە بەشەر بۆ من دەلاساری بۆ من لە جیڕێ لە ئاستی خوایەکەی پێی وایە ئەم دنیاە هەمووی بەگاڵتە و گەم دروست بووە پێی وایە ئەم دنیاە ساحێبی نییە با پێتان بڵێم هەرچی ئەوەی کە باوەڕی بە قیامەت دنیا مۆزوعەکە قیامەت دنیا ئەسڵی مۆزوعەکە وێ ئیمانی بەبوونی خوا نییە ئیمانی بە دەسەڵاتی خوا نییە ئەگەر یەکێ باوەڕی بە خوا و بە دەسەڵاتی خوا هەبێ ئەزانێت کە ئاوا لەو ئەبدانە ناگەڕێ مەلعونێکی ملهوڕی ظاڵم کە ملیۆنان خەڵکی کوشتووە زوڵمی لە عالەم کردووە لەگەڵ زەلامێکە وەکو پەپولە لە ژیانە ژیابێت زەرەری بۆ کەس نەبووە هەردووکیان ببنەوە بە خۆڵ و تەواو هەر بۆ گاوتە و سوعبە دەمە دروستکرا بوو نە بە خوا ئەم دنیاە خاوەنی هەیە گوڵە جوانەکانم لەبیرتان نەچێ فرە خوایەکی بەرنامە ڕێژی بۆ کردووە